زۆرن ئەو کەم ئەندامانەی کە بەهرەیەکیان تێدایە بەڵام بەباشی سوودیان لێ وەرنەگیراوە یاخود فرامۆش کراون. ئەوانەی لێرەن هاتوون تا لەسەر دەستی تەبارەک مەجیدی تەمەن 41 ساڵ کە هاوڵاتیەکی کەم ئەندامە و لە تەمەنی 16 ساڵیدا بەهۆی ڕووداوی کارەباوە دەستەکانی لەدەستداوە فێری مەلا ببن. تەبارەک باس لەوە دەکات کەم ئەندامەکەی نەک نەبووەتە ڕێگل لە بەڕێکردنی کارەکانی ڕۆژانەی بەڵکو وەک مرۆڤێکی ئاسایی کاروبارەکانی ڕۆژانەی بەڕێ دەکات. هاوکات نیگەرانیش بوو لەوەی کە حکوومەت وەکو پێویست ئاوڕی لە کەم ئەندامان نەداوەتەوە. نام تەبارەک مەجید ئەمینە لە ساڵی 1976 لە کەرکووک لەدایک بوومە. وەڵایی لەسەر دەستی من تەلەڤیزۆر زۆر پێگەشتووە. ئێستا ناتوانم بڵێم ناونیشانی ناتوانم بڵێم ئەمەنە پێگەشتووە. ژمارەیەکی تر لەو کەسانەی کە لەسەر دەستی تەبارەک مەجید فێری مەلە بوون بۆ پەیام دەدوێن و باس لەوە دەکەن ئەوان ئێستا وەکو مامۆستا لە مەلەوانگاکاندا مامەڵە دەکەن و چەندین کەس لەسەر دەستیان فێری مەلەوانی بوون. هاوکات ئاماژە بۆ ئەوەش دەکەن تا ئێستا بەشداری چەندین پاڵەوانێتیان کردووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و توانیویانە ئەنجامی باشیش بەدەست بهێنن. مامەستا تەبارەک سوودێ چاکم لە مامەستا تەبارەک بینیوە و کە ئیسا من وەک مەلەوانچی لە ماڵەوانگەی هاوکار مەلەوانچیم سوودێکی باشم لە مامەستا تەبارەک وەرگرتووە. من علی حسێن یارزانی یانەی وەرزشی مەلەوانی چەند سەماڵ لە ساڵی 2013 لەسەر دەستی مامۆستای زۆر بەڕێز مامۆستا تەبارەک فێری مەلەوانی کردم لە ماوەی مانگێکە هەتا ئێستاش لەگەڵمان بەردەوامە هەر بەبوونەوە چمە چەند پاڵەوانەتی و گەورە و پاڵەوانتی هەولێر و پاڵەوانتی سلێمانیتوانیم پلەیەکەمە دەست بێنم. ماوەی چەند ساڵێکە قەیرانێکی دارایی دروستکرا و بەسەر هاوڵاتیانی هەرێمدا سەپێنراوە. بەهۆیەوە دۆخی هاوڵاتیان بەگشتی و کەم ئەندامان بە تایبەتی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەچێت. هەر ئەمەش وای کردووە چەندین کەم ئەندامی هاوشێوەی تەبارەک مەجید بۆ دابینکردنی بژێوی ژیانیان پەنا بۆ کارێکی قورس ببن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.